الذي أعقب انتخابات 2014. دوای زیاتر لە مانگێک پشوو پەرلەمانی عێراق یەکەم دانیشتنی یاسایی خۆی لە وەرزی دووەمی یاسادانان بە سەرۆکایەتی سەلیم جوبوری ئەنجامدا. لە دانیشتنەکەی پەرلەمانی عێراق 218 پەرلەمانتاری فراکسیۆنە جیاجیەکانی پەرلەمان ئامادە بوون کە بەشێک لەوانە پەرلەمانتارە مانگرتۆکان بوون. هاوکات یەکێک لە پەرلەمانتارە پەناگیرەکانیش ئاماژە بۆ ئەوە دەکات دانیشتنەکەیان بە گرنگ زانیوە لەبەر ئەوە بەشداریان تێدا کردووە. اليوم التمت جبهة الإصلاح مع پەرلەمانتارە پەناگیرەکان پاڵپشتی دانیشتنەکەیان کرد چونکە پێمان گرنگ بوو بە تایبەت چەند خاڵێکی تێدا بوو سەبارەت بە تەقینەوەکانی بەغدا لەبەرەوە وەک ئەرکی سەرشانمان و هەستکردن بە پرسیارەتی بەشداریمان کرد بۆ ئەوەی بتوانین بگەین بە ڕێگە چارەیەک کە عێراق لە مەترسی دوورخینەوە. تحديدا بموضوع التفجيرات اللي حصلت في الكرادة وفي السيد محمد. ئەگەرچی پێش دانیشتنەکەی پەرلەمان بۆ چوونی جیاواز لەسەر چۆنێتی بەشداریکردنی فراکسیۆنەکان هەبوو بەڵام سەرنجام هەموو فراکسیۆنەکان بەشداری دانیشتنەکەیان کردو. پەرلەمانتارانی کوردیش دەڵێن دوای بڕیارەکەی دادگای ئیتیحادی هەموو ئەو چاکسازیانەی لەلایەن پەرلەمانەوە پەسەندکراون یەکسان کرایەوە بە سفر. بەوە گرنگ بوو کە کۆمەڵی پێشاتی گەورە هاتووەتە ئاراوە لە ڕووی ئەمنیەوە تەقینەوەی گەورە لە ناو بەغایە ئەوەی کە ڕادە ئەوەی بەلەد ڕوویداوە لە ڕووی ناو حکومیەوە سەیرەکەی تعدیلاتی وەزاری عەبادی هەمووی هاتەوە بۆ سەر سفر یعنی چیمان کرد هەمووی هاتەوە بۆ این لەبەرەوەی مەحکەمەی ئیتیحادی هەڵی وەشاندەوە. دەستپێکردنەوەی دانیشتنەکانی پەرلەمانی عێراق لە دوای ئەوە دێت کە لە بستنەوەی ئایاری ڕابردوو پەرلەمانی عێراق دوایین دانیشتنی ئەنجامدا و بڕیاریدا بۆ ماوەی مانگێک پشوو وەربگرێت. بەشێک لە چاودێرانی سیاسیش پیان وایە ئەم وەرزەی یاسادانان بۆ پەرلەمانی عێراق قورسترین قۆناغ دەبێت بۆ پێی لە ئێستادا پەرلەمان بەسەر دوو بەرەی تا ڕادەیەک یەکسان دابەش بووە. ئومێد محەممەد NRT باغداد.